پێدەچێت زۆر زیکران بکەین. الحمد لله يشكر روجانا عيش ما ببدم عيش من ما بتسبيح خی گەورە لێت قبول بکات و بەرداوامیش بین عمري توش دريج بيا ربي خواب ومتعم بيا الله الحمد لله يشكر. ئەی پێم بڵێ خۆت قورآن دەخوێنی یان گوێ لێ دەگری؟ والله خوم قرآن خينم كبيانانش عيشة كاملة تلفزيون دايجيران في صورة بقرة. کاتێک کە قورآن دەخوێنی حەز بەچی دەکەی؟ والله چەندێک کاریگەی لەسەر دڵ و دەروونت هەیە؟ والله يك فرمانية كيوت ناو ظلمو فينك خوش ري بس خوم لسه الدنيا من بري قرآن جوي لي راقرم زور زور خوش. ئەمانە هەز بە دڵخۆشی عرب أخوة عرب أخوة. ئەی باشە بابزانم تۆ چەندێک دەرودراوسێت هانداوە تاوەکو قورآن بخوێنن یان گوێ لێ بگرێن؟ والله الحمد لله زور خوم عتوشي مزقوتي شكام هلك شباب لقال خوم بو روجاني أيام البيض ليش تلفون بو أغلب برادر ما كملان بروجو من خيره. بەبیریان دێنیوە؟ بەبیریان دێنمەوە بۆ مزگەوت بەبیریان دێنمەوە ئێستا بێ بۆ نۆمینێ حاجیانش بەبیریان بێنمەوە ئینشەڵڵا. تەلەفۆنیان بۆ دەکەن؟ تەلەفۆنیان بۆ کەمبایی ئەوە خوێندەواریم هەیە. ئارە وەڵا بەبیر هینانەوەش باشە بەشکم خوای گەورە خێرێکم بۆ بنووسێ ئەبێ خێرە نووسێوانیان لەم دنیا تا بتوانێت خێر بکات چاکە بکات. هەروەیە ئەومان بۆ مێنێتەوە بەدەست بە تاڕیە ڕۆین بەس ئەوە لە پێشمانەوە ئەڕوا. چی بەو گەنجانە دەڵێ کە خیندەواریان هەیە شەهادەیان هەیە چەندێک گرینگە خۆیان سەرقاڵکەن بە قورآن خوێندن؟ وەڵی زۆر زۆر حەز دەکەم کە خوێندن خۆیان تەواو بوو مەجاریان هەبوو بەس قورآن بخوێنن زیکری خوا بکەن لەبەرەوەی هەمی بەجێمێنێ بە زیکر و قورآن لەگەڵمان بۆ دنیا دەیە.